هەواڵشی بە پەلەتان پێ بڵێم میدیای وۆڵ ستریت ژۆرناڵ کە بچوک لە مینبەرە هەرە گەورەکانی ئەمریکای ڕایگەیان ترامپ پاشەکشەی پێکرا لە لێدان و ڕوخانی ئێران بۆ وڵاتانی خەلیج فشاریان خستە سەر ترامپ کە نابی هەوڵ ڕوخانی بدرێت لەبەر ئەوەی بە ڕوخانی ئێران ئابووری ئاسایشی هەموو دنیا دەکەوێتە مەترسی لە نەوت ڕۆشتن بە تایبەتی لە مەزیر خورمز و ئەوانە و تەسی لە بازاڕی هەر هەمیان دەکات ئەوەش دەبیتە هۆی خراپی بارودۆخی ئابووری هەر هەمیان و شەڕ و کێشە زۆر درز بە هەر حەڵ فشاری ئەو وڵاتانە کە لە دوای ئیسرائیل لە بۆ ئەمریکای هێزی گرنگن و بەشەکن لە بودجە و اقتصاد و دۆستی ئەمریکان وای کردێت لە ئێستا من ئەوەی ئێستا دەڵێم چکو دنیای سیاست هزار جار بڵێم ڕاضیات نییە ئێستا تەلەفۆنێک دەمەشکە تەلەفۆنشکە ترام بکاتە بلۆی بکرێتەوە ئیسرائیل مەسەن زاخت بکە یان حاڵەتشکە بێتەوە ئەگەر هەیە بێ بێست لە ئێستا ئەو ڕۆژنامەکە بڵاوی کردیتەوە کە لە لینک لۆتاندا دەنم ئەڵێ زۆر خراپە بۆیە ترام دوێنێ شەو بەس دووکمەکە مابووی دابیژێ لی بدرێ لێدانشی زۆر خراپیش ئێستا پاشەکشەکرایە ئەو هەواڵانەی ئێستاە لە هەمووی مەهەزەلەتر دەبێەوە بڵێم ئێمە زۆر زارباز لە کورد دەکەین ببینە 14-15 شەهید بە خەڵک درا دەیان هەزار ژیران ئەو هەموو کارە ساتە لە ئێران ڕوویدا ئێستاکەوە سیر کرد ترامپ ئەڵێ وەڵا خۆپیشاندەر هیچ کە خەڵک ناکوژی کوورکاکە تو لایەکە توێران کرد بەجە دیمە لایەکە توێران کرد بە هەر حاڵ هەواڵەکانی ئێستا بەپێی ئەو ڕۆژنامە لە ئێستادا ڕوخان یان گۆڕانکاری لە ئێران ڕاوەستایە دەمەشکە ڕوودەدا گۆڕانکاری چ هاچوشەی سیاسی زۆر زیاد لە هاچوشێ ڕاضیات ویستمە هەواڵەتان پێ ڕابێنم